جاءوا بالبينات والزبر والكتاب المنير كل نفس ذائقة الموت. درود و سلام لسر پیغمبری خوشویستمان صلی الله علیه و سلم و لسر اهل بیت و همو یاران و هموش بالکوتوانیان تاکوتا زمان. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إما داراني خوشويست برابر الرزق خوشويستكانم پیغمبری خوشویستمان صلی الله علیه و سلم فرمی خیر الناس انفعهم للناس. باشترین کسان، باشترین خلقی، باشترین مروفکان اوانن که بو خلقی باش بن. براسی حاج عزیز یا مم حاج ام که او برزه کسایتی که زور کمیو نبود جنابشتان هموک و خلقی ناوچەکە و خەڵکی شاری وەزیران ئاگادار. ئەم پیاوە تەنها هی خۆی نەبوو، هی بنەماڵەکەی نەبوو، یعنی هی کەس و کوڕ و کەسوکارەکەی نەبوو، هی عەشرەتەکەی وەکو عەشیرەتی دەلۆ نەبوو، بەڵکو ئەم پیاوە هی هەموو خەڵکی کفری و ناوچەی دەوروبەری بەڵکو گەرمیانیش بوو. ئەم پیاوە کەسایەتیەکی ئاینی بوو لە ڕووی ئاینیەوە ئەوەندەی من ناسی بێتم و 10 ساڵ ئێمە لە مزەکەراتەکانە جاری وایە تەماشایەکەم من لە 2004ەوە هەتا 2014 بەهێکەوە بووین لەگەڵ ئەم پیاوە تەسەور ناکەم یەک لاپەڕەم هەڵدا بێتەوە ڕۆژێ لە ڕۆژان من لەگەڵ ئەم پیاوە خەریکی کارێکی چاک نەبوو بێتین بێکم. ئەم پیاوە شایەتی بۆ ئەدەم نوێژی بەیانیان و ڕیشاشی جگە لە نوێژەکانی تریشی بەردەوام لە ماڵ بواە مەگەر زۆر نەخۆش بۆیە ئەگینا لە مزگەوتێک. ئەم پیاوەی کە بۆ لەو کەسانەی کە بەردەوام ڕۆژووی سونەتی گردۆ جگە لە فەرزەکان، هەروەها مزگەوتی خانەقا نۆژەنکردنەوەیان و هەروەها ئەو مزگەوتەی کە ئێمە تایە بووین مزگەوتی حاجی مەدحەت کە ئاوەدان بوو و بەردەوامیش نۆژە نەکرایەوە. طبعا دەستی حاجی عەزیز دەستی سەرەکی بۆ لە مەوزوعەکانە و لە شوێنەکانی تریش بەتەئکید جەنابتان زۆربەتان ئاگادارن. ئەم پیاوە کاتێ مەدرسەکەی کفریمان کردەوە خەڵک سقەی نەبوو، کوڕ و کچی بخاتە مەدرسەی ئاینی، ئەمە مستەقبەلی نییە. حاجی عەزیزی من لە کوڕەکەی خۆمە دەست پێشخەر بووە لە هەموو کارێکی خێریە. سوپاس بۆ خوا ئێستا کوڕەکەشی ئینشاءڵڵا ئومێد دەکەین جێی خۆی بگرێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار، بۆ کوڕەکانی تریشی قسووریان نییە. حاجی عەزیز کەسایەتێکی کۆمەڵایەتی بوو، حاجی عەزیز خەسارەتێکی گەورە بوو بەڕاستی بەکتفی. بەڕاستی نازانم بڕێم چی لە کات و ساتێکشا کە کفری لەم وەزعەیە ئێستا يعني زۆر ئێمە پێویستمان بە پیاوێکی وەکو حاجی عەزیز بوو. ئەگەر چی کفری لە خوا بەزیاد بێ سوپاس بۆ خوا قەت لە پیاو معقولان و لە پیاوی چاک و لە پیاوی ئاینی لە کەسایەتی ئاینی کەمی نەبووە، بەڵام ئەو پیاوە کەمیۆنەیە بەڕاستی. شجرها أإله مع الله أإله مع الله بل هم قوم يعدلون كل نفس ذائقة الموت وإنما توفون أجورهم يوم القيامة.